اندامک پارلمنتا هریما کردستانی خوش فراکسیون پارتیا دموکراتا کردستانی وکشاندو فراکسیون که نو دامزراند بناوی فراکسیون نتویو دبیجا تنها لکردستانی پارتیک نینه کونو نراتیا کردان بکه جبروی که فراکسیون خو جبو خدمتا کردان دده ناس کرن امایی که ما کردمان لیره اما خودجا کردنوی لفراکسیونی پارتی هۆکاری دروستبوونی ئەمە چییە؟ بەڕاستی لە کوردستانە وەکو کوردبوون شەرم بێ هەتا ئێستا حیزبێک نییە کە نوێنەرایەتی خەڵکی کورد بکە. هەموو حیزبەکان کوردستانین بە پارتی بە یەکێتی بە گۆڕان بە یەکگرتوو بە کۆڵ بە هەموویەوە. بۆ لەبەری پیان عیبە بڵێن من کوردم نەوەکە عەرەبێک لە نەجەف یا لە تونس یا لە مەغریب پێی بڵێ تۆ کەسێکی شۆڤێنیت. وەکو چۆن خەڵکی حەقی خۆیەتی بڵێ من فارسم، من ئینگلیزم، من فەڕەنسی، منیش حەقی خۆمە بڵێ من کوردم. من محامی خەڵکی تورکمان نیم لە هەولێر و لە کەرکووک و ئەمانە. فرصت صوفی ئەندامی پارلمنتا کوردستانیە لە فراکسیونە پارتیا دموکراتا کوردستانی دبێژە. دامەزراندنە فراکسیونە هان مووقفێ دەمکیە ئەندامی پارلمنتەیە. دناوا پارتیژی هیچ انشقاقێک نینە و مووقفێکی زۆر فەردیە و دەمکیە و پارتی لە هەموو دەمەکێژی یەکڕیسترە. مووقیفی ئەندامێکی پەرلەمانە لەناو پارتی بە هیچ شێوەیەک هیچ نەئینشقاقێک هەیە نەکەس لەو سیاسەتی پارتی جیاوازە بە هیچ شێوەیەک ئەمە بوونی نییە و مووقفێکی زۆر فەردیە و زۆر کاتیشە و پێم وایە نەوعی لە ئینفعالیشی تێدایە و چەند ڕۆژێکی تراوەش کۆتای پێدێ بۆیە نە ئینشقاق هەیە نەجیابوونەوە هەیە نە هیچ شتێکی لەو بابەتە هەیە بەتەئکید هەتا ئێستا بەڕەسمی ئەمە قسەمان لەسەر ئەو بابەتە نەکردووە بەس لە ئایندا فراکسیۆن و مەکتەبی سیاسیش قسەی دەبێت لەسەر ئەو مووقفە فەردیەش بەڵام وەکو پارتی ئەستا پارتی لە هەموو کاتی یەکڕیسترە و یەکگرتووترە و ئێستا ئێمە دەزانین پارتی وەکو گەورەترین هێزی سیاسی کوردستان دەبێت گڕوتینتر لە جاران خۆ ڕێکخاتەوە بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەم قۆناغە سەختە و ئەم کارە ساتەی بەسەر گەلێکەماندا هاتووە تێی پەڕێنین و میلەتەکەمان لەم میحنەتە دەرباس. چاڵکوانێکی سیڤیل دوی واریدا دەبێژە هەبوونا لیستێن نو و جدا نیشانە دەموکراسی نینە ئەو یەکاکوونها تێدیتن ji bo wêyekê vedgere ku aliyek dixwaze yê dîtir biçûk bike ew jî bi hebûna lîstên nû û cuda. ئەو لەستانێک کە دروست کراون پێم وایە دوو ئەگەرە یەکەمیانەوەی بێزاربوونی خەڵک لەناو لیستە حیزبەکانی خۆیاندا و جیابوونەوەیان بۆی دروستکردنی شتێکی نوێ بەڵام گۆڕانکاریان پێ ناکرێت دومیشان جێبەجێکردنی پلانێکە کە پێی دەڵێن پەردکە و زاڵبە ئێستا ئەوەی دەیبینین بریتێ لەوەی کە پەردکە و زاڵبە ئێستا لایەنێک دەیەوێتن لایەنەکان کە پەردکە و بەسەریدا زاڵ بێ چکە بە یەکگرتووی ناتوانێت بەسەری زاڵ بێ لیستی بچووک بچووکی لێ دەکاتەوە پارچە بچووک بچووکی لێ دەکاتەوە اینجا بە ئاسانی بەسەری زاڵ دەبێت دەتوانێت بیکرێت دەتوانێت تەعاملی لەگەڵدا بکاتن بەڵام بە یەک لیست ناتوانێت تەعاملێکی وای لەگەڵدا بکات کە لەگەڵ کەسێکی ئاسایی دەکات. بوونی لیستی جیاواز لە کوردستان نیشانەی دیموکراسی نییە نیشانەی بێزاربوونی کەسەکانی ناو لایەنە سیاسەکانە لەو پەیڕۆ پرۆگرامە و لە ئەدای سیاسی خۆیان. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا هەولێر.